الحمد لله رب العالمين الرحمن الرحيم ملك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ فلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر يوم تبلى السرائر فما له من قوة ولا ناصر والسماء ذات الرجع والأرض ذات الصدع إنه لقول فصل وما هو بالهزل إنهم يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم رويدا. ئەمجا بخوای گەورە باسی ئەهلی بەهەشتی کردووە ئەفەرمێ قوتوف و هادانیە دارەکانی بەهەشت هەمووی لقەکانی شۆڕوەتە خوارەوە لە کاتێکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لە بەهەشتا داری وا هەیە سێبەرەکەی ئەوەندە درێژە ئەگەر سوارێکی چاک سوار چاکێک 100 ساڵ بە شەو و بە ڕۆژ بڕوا هێشتا سێبەری ئەو دارە نابڕێ ئەوەنە درێژە یەک داری لە بەهەشتا 100 ساڵ سوارێکی سەریع بڕوا غار بدا ناتوانێت سێبەری یەک دارێک ببڕێت مەگە خوا بزانێ ئەم دارە چۆنە چەندێ بەرزە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم داری وایە لە بەهەشتا 70 جۆر میوەی پێوە یەک دارێکە 70 جۆر میوەی گرتووە هەر میوەیەکی تامێک و ڕەنگێکی هەیە هیچی تام و ڕەنگی لەیەک ناکە نە ڕەنگی لەیەکەکە نە تامەکەیشی 70 تامی جیاواز هەمووشی کاتێکە دەستی بۆ بەی خوا گەورە دەفەرمێت لەقەکە خۆی شۆڕە بێتە خوارەوە بۆی بە ئیسراحەت لێکیتەوە. ئەمجا هاتۆ لە خوا گەورە فەرمی وەلەحمی طەیر مما یەشتەهون لە بەهەشتا خواردنی پەلەوەرەیە تەیر باڵندە هەر باڵندەیەک حەز لێی بێ لە حەدیث و ئەسەرا هاتووە حەز لە هەر جۆرە باڵندەیەک بێ هەر گۆشتێک بێ لە گۆشتەکانی بەهەشت یەکسەر کە داوایەکی بە برژاوی و بە سوورەکایی بەهەشتێک کە خۆتە بێ بەو مواسەفاتێک کە خۆتە لە بەردەست ڕێک دانراوە بۆ خۆت بیخۆ. جا ئەگەر ئێمە بەهارێکی سەوز و جوانمان دەوێ ئەگەر بەهارێکمان دەوێ پڕ بێ لە جوانی پڕ بێ لە ئاو تێر ئاو بێ تێر سەوزایی بێ ئەوە دەبێ بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار چونکە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ئەگەر ئێوە بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارتان تۆبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارتان ئەو پەروەردگارتان ڕووبار و کانیاوێکی زۆرتان بۆ دەردەخات لە عەرزەکە لەو زەویە بۆتان دەردەخات کانیەکان کوان ئاویان کووە